خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین ئەچینە لای بابەتێکی تر کە پەیوەستە بە ناساندنی جینۆسایدەوە. ئێمە وەکو میلەتی کورد هەموو ئەو تاوانە گەورانەی کە بەرامبەرمان کراوە ئەمە نابێتە بەشێک لە مێژووی ئێمە. ئەم مێژووی ئێمەش پێویستە نەوە بنەوە ئەم مێژووە بناسێت کە چی بەسەر باو و باپیران و ئەم میلەتی کووردە هاتووە. بێگومان ئەمەش تا چەند ئەتوانین بڵین چه ڕۆڵیە بێ لەم بابەتەیە پەروەردە سیستەمی پەروەردە کە بەرەوەی پەروەردە مناڵەکانمان گۆشەکات بە زانست و زانیاری بەڵام بیریشمان نەچێ مێژوەکەمان بەشێکی گرنگە بە تایبەتی ئەو بەشە تاڵەی کە تاوانی گەورە کراوە بەرامبەر میلەتەکەمان. لە ناوەندا ئەکادمیەکانمانە هەر لە سەرەتای خوێندنەوە هەتا چێتە ناو زانکۆ پەیمانگاکانەوە ئایا کار لەسەرم بابەتە کراوە هەوڵ دراوە بۆ نمونە خوێندکارێک لە قۆناغێکی دواناوەندیە ئیتر قۆناغێکی پێگەیشتنە فێر بکرێ بڵێ جینۆسایدی کورد چییە ئەم تاوانانە بۆ بەرامبەر کورد دەکرێت و ئەگەر بەرامبەرمان کراوە ئێمە وەکو مێژووی خۆمان ئەمانە لە ڕۆژێک کابیرمان نەکرێتەوە بەڵکو هۆشیاریمان هەبێ لەسەری زانیاریمان هەبێ لەسەری زانکۆ و پەیمانگاکان ناوەندا کادمەکان توێژینەوەی باشیان هەبێ لەسەرم بابەتە. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرمانسێن وەکو ڕایشکاری مەکتبی شەیدان و تێکۆشەران کە بەڕێزیان ئێستا لەلای ئێمە میوانە. دکتۆر جان بەخێر سپاس بۆ ئامادەبوون. ئەم بابەتە زۆر جار بەڕێستان هەر خۆت لێرە ئامادە بوویت و کتێبیشە هەیە لەسەر ئەو بابەتە و تاوانانەی کە بەرامبەر میلەتەکەمانە کراوە. تا چەند گرنگە ئەم بابەتانە بچێتە نێو سیستەمی پەروەردەوە. بۆ نمونە ئەم بابەتانە لە ڕۆژێک کابیر نەکرێتەوە بەڵکو لەگەڵ خوێندنە مناڵەکانمانی پێگۆشکەین مێژووی میلەتەکەمان چییە ئەو تاوانانی بەرامبەرمان کراوە چییە و ئەم تاوانە بێکەی بە جینۆساید بناسێنرێ بۆ ئەوەی کە ئەمە بەشێکی گرنگ بێ و کاری لەسەر بکرێت. زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ بینەران بەڵگەنەویستێکی ڕوون و ئاشکرایەکە ئێمە زۆر جار لە زۆربەی وەرزەکانی ساڵیان مانگەکانی ساڵ شاهیدی ئەوەین کە لە مێژووە یادمان نەخرێتەوە کە لە ڕووی سۆسیۆسیاسیەوە جینۆساید کراین و مەگەسات و زۆرترین تاوان دەرحەق بەگەلی کوردستان کراوە بەداخەوە. ئەم ڕۆژ لە ڕۆژێکی مێژووی 3 ئاب 3 هەشتی 2014 ڕۆژی یادی خوشکبرایانی ئێزیدی 11 ساڵەی ئەو تاوانە گەورەیە کە سیستەمێکی نادروست غەدری گەورەی لە بەشێکی گرنگی گەلی کوردستان کرد. سەری ڕێز و نەواز و قەدرگرانی بۆ ئەو شەهید و قوربانیانەدا نەوێنین. بابەتی پەروەردە بابەتێکی زۆر گرنگە لە هەموو وڵاتێ و بنەمای دروستبوونی هەر کۆمەڵگەیەکە. بەڕاستی خۆی پەروەردە پرۆسەی ئاسانکاری فێربوونە هەر لە قۆناغەکانی باخچەی ساوایانەوە بگرێت تا قۆناغی سەرەتایی 1 تا 6 ئەوەی کە پێوتە 1 تا 6 و قۆناغی ناوەندی و قۆناغی تا 12 و تا کۆلێژ و پەیمانگا و هەموو قۆناغەکانی تری خوێندنی باڵە. ئەوەی کە بەلای ئێمە و زۆر گرنگە ئێمە دەبێت ئەم تاوانانە یان ئەم غەدرانەی کە دەرحەق بەگەلی کوردستان و لە ناویشانە خوشکبرایانی ئێزیدی ئەنجام درراوە و کراوە ئەم تاوانە تا ئێستا وەکو پێویست ئاوڕێی لە نەدراوەتەوە و نەمانتوانیەوە لە ڕووی پەروەردەیەوە حەق بەم بابەتانە بدەین چ لە ڕووی مێژووە چ لە ڕووی پەروەردەیەوە بۆ ئەوەی نەوەی داهاتوو ئاشنا بن بەو تاوانانەی کە دەرحەق بەگەلی کوردستان کراوە لە ماوەکانی ڕابردوو و نزیکترین تاوانیش کە بەرامبەر بەگەلی کوردستان کراوە و بەرامبەر بە خوشکبرایانی ئێزیدی کراوە تاوانی جینۆسایدی ئێزیدەکان و لە شنگال و ئەو تاوانە دڕندەی مێژوو بکە لە سەدەی 20 بە یەکێک لە تاوانە زۆر گەورەکان دانرێ. بەڵام بەداخەوە ئێمە لە ئاستی حکومی و لە ئاستی خوێنگە ئەهلیەکان و پەروەردەی ئەهلی و پەروەردەی تایبەت پەروەردەی گشتیش نەمانتوانیوە ئاوڕێجدی لەم بابەتە بدەینەوە. تەنها چەند سەرقەڵەمێکە و چەند پەرەگرافێکە کە بە شێوەی کرچ و کاڵ لە ناو سیستەمی پەروەردە هەیە ئەکرێ زیاتر ئەم بابەتانە بخرێنەوە ناو پەروەردە. ئێمە نەمانتوانیەوە سوود لە مێژووی ئەو نەتەوانە وەربگرین کە لە جیهاندا جینۆساید کراون ئەوان بۆ خۆیان زۆر باش سوودیان لەم کەیسانە وەرگرتووە لەم تاوانانەی کە بەرامبەریان کراوە. بنمونە کەمبۆدیا، ڕواندا، جووەکان، ئەرمەنەکان هەموو ئەوانەی کە جینۆسایدیان بەرامبەر کراوە ڕەنگە من هەمویانم لەبیر نەبێ ئەوان توانیویانە لە ڕێگەی سیستەمی پەروەردەوە دیسان منداڵەکانیان لە دوای حتا لە قۆناغی ڕەوزەشەوە بە زمانی جیاواز و بە زانستی جیاواز ئەم تاوانانە تەرجەمە بکەن بۆ ژیانی ئەو تاکەیانەوە هاوڵاتی کە لەو کۆمەلگا لە دایکە بێ و پەروەردە ئەرکی
ئەوەی کەوتوتە ئەسۆکە چۆن ئەم تاوانە نەتەرجەم کا بۆ حاڵ و ژیان و گوزرانی ئەو تاکە کە لەو کۆمەڵگەیەشی. دکتۆر فەرمانە نابینین لە ناوەندە باڵەکانە لە ئێستاە هەندێک سنتەر هەیە بە خۆشحاڵێ لە زانکۆکانی ئێمە لەسەر ئەم بابەتانە کار ئەکەن بەڵام بە قسەکەی جەنابەت لە ئاستێکی تەمەنی مناڵترە بەداخەڵانێ هەوڵێکی زۆر نەبینرابێت هەتاکو ئێستا بۆی کە ئەمە بە شێوەیەکی بناغیانەتر کاری لەسەر بکرێن منداڵانی ئێمە ئاشنا بکرێن لەگەڵ ئەم بابەتە ئەم ئاشناکردنە و ئەم تێکەڵکردنی ئەم بابەتانە لەگەڵ منهەجی خوێندنا ئەبێت بە چ شێوەیەک بێت چون ئێستا میگوێمان لێ بێت زۆرێک لە کەسەکان لە ئێستاە ئەمەنە یعنی بەسەر گەلی کوردانە هامەتی هاتۆ هیلاکن حەز ناکەن ئیتر مناڵەکان ئاوێتە بکرێت بەو دۆخ حەزەکە دووری بخاتەوە ئەم ئاشناکردنە ئەبێ بە چ شێوەیەک بێت بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیۆ کاری لەسەر نەکا بەڵام لەگەڵ ئەوەی بەسەر دایک و باوکە بەسەر باپیرانیا هاتووە ئاشنا بێدا نەبڕێلەی سەحەرخان ئەم ئەرکە ئەرکی دەوڵەتە ئەرکی دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی ئەرکی تاگ نییە وەکو هاوڵاتی ئەوەندێکە ئەرکی دەسەڵاتە گشتەکانە بۆ ئەوەی بەپێی قۆناغەکان بەرنامەی بۆ دابنرێت من زۆر جار لەم بەرێ جەنابتانەوە وتومە کە ئێمە پێویستمان بە زانستەکان هەیە هەموو زانستەکان بۆ ئەوەی کە تەرجەمەی ئەم تاوانانە بکەین بۆ نەوەکانی ئێستا و نەوەی داهاتوو مێژووی خۆشمان ئەزانی من نمونەیەکی بەسیتت بۆ دێنمەوە جووەکان توانیویانە کە هۆلۆکۆست بخەنە ناو سینەما هۆلۆکۆست بخەنە ناو ئەدەب هۆلۆکۆست تەرجەمە بکەن بۆ فەلسەفە تەرجەمەکەن بۆ مێژوو بۆ کۆمەڵناسی بۆ دەروونناسی بۆ ڕاگەیاندن بۆ یاسا توانیوانە ناو هەموو ئەمزان بۆ ژینگە توانی بۆ پەروەردە توانیوان لە ناو هەموو ئەم سیستەمانە ئەم سێکتەرە جیاوازانەی ژیانە کە پەیوەستە بەسەر کۆی ژیانی هەمومانەوە ئەوان توانیوانە بە وشەیەکی پەرەگرافێکیش بێ گرنگی خوێندنەوە و گرنگی شارەزایی هۆلۆکۆست بۆنەوەی ئێستاوە بۆ مێژوو بۆ داهاتوش بسەلمێنێ کەواتە ئەو تەرجەمەی ناسۆر و خەم و ئازارەکانی خۆی کردو لە بەم زانستانە ئێمە نەمانتوانێت ئەوە بکەین ئێمە لە ڕاستی ئەوەی کە منێڵێم زۆر جار تۆ گەر نەگەڕیت پەی بەم نوقسانی کۆمەڵکرد نابیت کە لە بواری ئەکادیمیا و لە بواری نووسین و ئیشی پەروەردەی و ئەوانەوە کەمترین کارمان کردو لەسەر جینۆسایدیکە لەکەمان و زۆر جار هەر بیرمان چۆ چیمان بەراورد بکراوە بەڵام ئەمە ئیشی وەزارەتە ئەمانەکانە بۆ ئەوەی کە ئەمانە بخەنەوە بەرباز و هەموو زانستەکان بەکاربێنن بۆی تەرجەمەی بکەن بۆی جارێکی تر بیدەنەوە بە نەوەی ئێستاوەنەوەی داهاتووە ئەرکیشە لەسەر شانمان بۆ ئەوەی ئەو زوڵمەی کە بەرامبەرمان کراوە تاوانێک کە دەرحەق بەگەلی کوردستان کراوە و تازەترینش ئەو کوتمان کە جینۆسایدی خوشکبرانی ئێزیدیە بە زمانی جیاواز بە زانستی جیاواز بیگەین بە خەڵک بۆ ئەوەی لە گرنگی و لە پێگە و لە قورسایی ئەم کەیسانە ئەم تاوانانە کەم نەکەینەوە و خۆمان بیمە باعسی ئەوەی کە بە هەمومانەوە بەدەسەڵاتە گشتێکە و لە ئەسەر ئاسی تاکیش ڕێز لەو قوربانانە بگرین کە بۆ ئەو خاک و گەلوونەتەوە و بۆ مرۆڤایەتی بەخشیمان دکتۆر من ئەم شۆ بەڕاستی یەکێک لە نووسەرەکان یزیدیەکان خۆیان بابەتێکی بڵاو کرد بۆ ئەو ئێمە ڕاستە تاوانێکیەوە گەورە بەرامبەرمان کراوە بەڵام مەترسیی کە لەسەر ژیانی مناڵەکانمان هەیە ئەویش نەبوونی خوێندنگاکانمانە بە پێی پێویست مەبەستی ناو شنگال بەڵێ ڕاست یعنی ئێستا ئێمە ڕاستەخۆ چوینە لای پاملێرمان شیروان خەڵکێکی زۆر کۆ بۆ تۆ لەو مۆنەمێت ئەم هەموو گەنجە ئەبینی بەڵام بە پێی پێویست خوێندن نییە لەوێ شنگالەکان خۆیان مێژۆکەی خۆیان بەباشی نازانن مناڵەکانی خۆیان بەباشی نایزان ئەگەر ئەم ڕێگریە بەردەوام بێت لە داهاتووە بۆ چەند ساڵی کە چی لێکەوتەی خراپیە بێ بۆ مناڵەکان نە خوێنەواری بڵاو بێتەوە و ناخۆشیاری بڵاو بێتەوە ئەنجا خۆشیان نازانن مێژۆکەی خۆیان چی بووە بەڵێ قوربانەکانی ئێزیدیەکان بەداخەوە 74مین فەرمان بوو 74مین جار بوو کە قوربانی بدەن بۆ خاک و گەل و ئاینەکەیان ئەوەی کە داعش کردی بە پلان و بە بەرنامە بوو بە سوتفە نەبوو بە ئەنقەز بوو بە عەمدی بۆ تاوانە ئەنجامدراوە بەو پەڕی شارەزایی و استراتیژ و ئەجەندای خۆیەوە جینۆسایدی خوشکبرانی ئێزیدی کرد لە شنگال و هەر دوای ڕووداوەکەش و بۆ 11 ساڵە هەر بەدەست و بە سیاست وای لێکراوە کە شنگال هەم ئاوادان نەکرێتەوە هەم شنگالەکانیان ئێزیەکان لە خاکی خۆیان لە پەرزگای خۆیان لە وڵاتی خۆیان لەسەر ئەرز و ئاو ژیانی پێشتری خۆیان کە داعش داگیرکردن دیسان میوان بن ئەودان نەکرێتەوە بەداخەوە و پرۆستا ئێستا درێژەی هەیە بۆ ئێمە زۆر جارەڵێن جینۆساید بەردەوامە و مەترسی جینۆسایدێکی تریش لە ئارایە چونکە ئێمە بابەتی شنگال بابەتێکی ئینسانیە بێ بپارێزرێن ڕاستە بەشێکی گرنگی گەلی کوردستان بەڵام بێ بپارێزرێن بە پێی یاسا سەرمێنراوەکە بێ بپارێزرێن بەڵام تا ئێستا نەک نەپارێزراون بەڵکو نەبوونەوە بە خاوەنی ماڵ و مڵک و خاکی خۆیان
ئەوەی کە جەنابەت باسێکەی وەزعێکی نەخوازراوە نادروستە بەڵێ بوونی هەیە بەڵێ ژیان لە شنگال هێشتا دەستی پێ نەکردێتەوە دوای 11 ساڵ ئێمە هێشتا دوعاکەین بۆ ئەوەی کە سیاسەکانمان یەک بگرن و لەوێ ژیان دەست پێ بکاتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا چ لە ئاسی حکوومەتی فیدرال چ لە ئاسی حکوومەتی هەرێم ئەو ئاوڕە جددیە لە منتیقەکە نەدراوەتەوە و نەتوانراوە ژیان دەست پێ بکاتەوە ژیان و ژیاری پێکەوە هەفتەری خزمەتی ناوچەکە بکەن و ئەو برینانەی کە هەبووە ساڕێژ ببن. چی بکرێ هەوڵی چی بدرێەوە کەم و کوڕێکان لەلایەن حکوومەتی عراقیەوە لە هەرێمی کوردستانیش چی هەوڵێک بدرێت دکتۆر جۆمان لێ بوو کاک حاکم خۆی یەکێکە لەو کەسایەتیانی بەڕاستی لە ناو شنگال و نایزێتەکانە کەسایەتێکی ماندووە بەڕاستی ئێمە هیوای تەمەندرێژی بۆ خوازین وە هەمیشە قسەکانی ئەوش بە بەڕاستی توانین بڵێن ڕاستە باشە ئێمە بۆ لەم ڕۆژەیە بەس ئەم بابەتەمان بیکرێتەوە بۆ کاری لەسەر ناکرێت دکتۆر ئەمە بابەتێکی زۆر گرنگە یعنی لەوانەیە وەکو کاک حاکم وتی ئێوە ئەم چۆتە دەرەوەی وڵات ناوی چەند دەوڵەتێکی برکەدانیان ناوە بم جینۆسایدەیە بەڵام لای خۆمان بۆ یعنی گەرموگوڕی پێوە دیار نییە بۆ کاری لەسەر ناکرێت ئێمە باسی پەروەردەکەین بەڵام چەندی لایەنی کەهەیە میدیا خۆمان ێستا لە میدیا قساکەن ڕۆڵێکی گرنگی هەیە لەم بابەتە هونەر ڕۆڵێکی گرنگیە لە بواری سینەما و ناساندنی ئەم کەیسانەیە لایەنەکانی تریش زۆرن بەڵام بۆ کەم و کوڕی پێوە دیارە و هەستەکەین کە ئەم بابەتە ناچێتە پێشەوە بە بڕای من ئەگەر وەکو شەخص بڕایەک بڵێ من قەناعەتم وایە هەر شتێک زۆر بەستایەوە بە ڕۆژی یادکردنەوەی کەواتە تۆ هەموو ڕۆژەکانی تر لەبیرت کردووە چونکە نەتوانیەوە حەق بە بابەتەکە بدەیت ئەگەر ئێوە توانی بێتمان توانایە لە ڕێگەی هونەر و فەلسەفە و میدیا و زانست و کۆی زانستەکانەوە ئەم بابەتانە بخینەوە ناو کۆمەلگا و لە خێزان و لە پەروەردەکردنەوە دەست پێ بکەین تا قۆناغەکانی تری خوێندنەوە بۆ خەڵکی تری عامیش ئەم بابەتە بگەێنین وەکو تۆ فەرموود لە ڕێگەی میدیا و مانتوانایە وەکو حەقی خۆی پێ بدەین پێویستی بەوە ناکرین ئێستا ئەم هەموو داخ و ئەم هەموو خەفتەی بۆ بخۆین بەڕاستی بەڵام نەمانتوانیەوە بکەین و نەمانتوانێت ڕێگەی ئەم زمانە جیاوازانەی کۆمەلگەوە هونەر ئەدەب فەلسەفە یاسا ژینگە لە ڕێگەی ئەم زمانانەوە ئەم تاوانانە تەرجەمە بکەین و بیگەین کە تاوانی وا دەرحەق بە گەلی کوردستان کراوە جینۆسایدی ئێزیدیەکان بەداخەوەی کە کاک حاکم قاسم باسی کرد من لەگەڵ تەواوی قسەکانی کاک حاکمم و پیاوێکی ماندووە و ئەو قسانە هەڵقڵاوی دڵسۆزی و ماندووبوونی خۆیەتی و دڵنیام لەوەی کە تواناکانی زۆر سەرف کردوون لەوەی کە خزمەت بە کەیسی جینۆسایدەکانی گەلی کوردستان و جینۆسایدی خوشورانی ئێزید بکە ئێمەمانن بۆ مامۆستای خۆمان ێزانین ماندوو نەبێ و تەمەنی درێژ بێ شڵا بەڵام حەقمان بەم کەیسانە نەداوە بەداخەوە و میدیا ئەکرێت بیکەین بە دوو بەشەوە لەو منتەڵەقە خراپەوە لا بچین کە مەسەرەن تێکەڵی و پێکەڵێک دروست بووە میدیای بەرپرس و نابەرپرس زێکتری جا بکەینەوە ئایا میدیای بەرپرس لە کوردستان بوونی هەیە ئایا میدیای بەرپرس ژمارەکانیان چەنددا ئایا میدیای نیشتیمانی بوونی هەیە لە کوردستان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارە معنیەکان وەزارەتی ڕۆشنبیری توانیوێتی میدیایەکی نیشتیمانی سەردەمیانە دروستکا بۆی ئەم کەیسانە ئەم بابەتانە لە ناو میدیا جێبکاتەوە لە ڕێگەی میدیاوە بداتەوە بە خەڵک وها تەنها لە کاتی مەرگەساتەکان و کۆیادەکان و ئەوانە کۆنەستی هەمومان داگیرنەکان نەخێر نەمانتوانیەوە بەداخەوە و ئەبێ دەستخێنە سەر برینەکان بۆەوەی برینەکان چارەسەر بکەین ئەمە برینێکی ترە لە سەر سەقافەت و هونەر و مێژوو کۆی بابەتەکان کە ئەکرێ لە ڕێگەی وەزارەتە معنیەکان و جیهەتە معنیەکان و دەستگا معنیەکانەوە ئیشی لەسەر بکرێت چونکە کەمترین ئیشمان لەسەر کردووە بەداخەوە ئێمە نەمانتوانی و میدیایەکی بەرپرسی نیشتیمانی دروست بکەین بۆ ئەوەی دنیایەک لە ئیشەکانمان لە کۆڵ بێتەوە چکە میدیای ئێستا بە خۆتەزانی من بڕوام وایە کە ڕەنگە زمانی یەکەمی کۆمەڵگە بێ ئێستا چکە تۆ لە ڕێگەی میدیاوە توانی هەم باش بڵێ هەم خراپ بڵێ هەم دروست ئەنجام بی هەم نادروست ئەنجام بێ هەر دروست و نادروستیش لەکتری جا بکەیتەوە ئێمە نەمانتوانی وەکو میلەتەکانی تر سوود لە کەیسی جنوسایدەکانی خۆمان وەربگرین بە نمونە وەکە جەنابەت باسێکەی بۆ تەنها لە یادەکانە لە بیرمانە لە وڵاتانی دەرەوە ئەربەنەکان و جۆکان بۆ شێوازە بیر لە تاوانەکان ناکەنەوە کە دەرحەق بە میلەتەکانیان کراوە میلەتانی تریشەوە فێربوون ئێستا بەڵام ئێمە نەمانتوانیەوە بکەین بە نمونە لە پۆڵەندا مۆزەخانەیە مۆنومنتی ئاوشفتس 2-3 بەشە من خۆم ڕۆشتوم لە پۆڵەندا
ڕۆژانە خەڵک سەردانیەکە ڕۆژانە خەڵک گەشتیا سەردانی ئەو شوێناناکەن کە جووەکانی لێ قەت و عام کراوە بە ئەنواع شێوەی کۆمەڵکوژی لە ئەڵمانیا جووەکان جۆرەها بنکە و مۆزەخانە و مۆنومنتیان دروست کردووە لە نەمسا دروستیان کردووە لە زۆرێک لە وڵاتەکانی ئەو 26 وڵاتی کە لە یەکێتی ئەوروپا هەیە و لە تەواوی جیهانی مەسەرەن لە بەریتانیا لە کەنەدا لە وڵاتانی ئەمریکای باشوور و باکوورانە جووەکان و ئەرمنەکان توانیوانە ئەم بابەتانە سوود لێ ببینن بیکەن بە سەرمایەیەک بۆ ئەوەی نیشتیمانەکانی پێ ساز بکەن و پرۆسەی نیشتیمان سازی و نەتەوە سازی و یەکگرتووی و پرۆسی پێگەیاندنی کیانە سەربەخۆکەیان بەرەو پێشەوە بن و حکوومەتەکەیان حکوومەتێکی هاوڵاتی بێ و خزمەت بە کەیسەکانی جنوسایدی گەلەکەیان بکە ئێمە نەمانتوانیەوە بکەین بەداخەوە و نەشوە بچێت توانین هەموو کارێک بکەین چونکە هەموو وەزارەتەکانمان هەیە هەموو دەستگا پەیوەنددارەکانمان هەیە بەڵام ئەوەی کە جێی نیگەرانی خەڵکانی تەکنۆکرات و پسپۆر و شارەزا لە وەزارەتەکانە لە دەستەکانە ڕەنگەیان هەربوونی نەبێیان کەمترین تەواجد و بوونیان هەبێ ئەو کادرە حیزبیان حکومیانەی کە لە دەستگا معنەکانە خزمەت بەم کەیسانەکەن کەمترین بن و ئەگەر هەش بن لە پەنجەکانی دەستێ ناپەڕن بۆی ئەم کەیسانە ئێمە تەنها لە کاتی یادەکان و ساڵاتەکانە بیرمانەکەوێتەوە هەموو ساڵێکی دێنە دە ساڵێکی تر و ئەم داخ و کەسەر و خەمێکی ئێسەی خوێن دیسان دووبارە بێتەوە بەداخەوە بۆ ئومێدیەوەی کە ساڵێکی تر دیسان هەمان خەم و هەمان داغ بۆ خوشکبرانی ئێزیدی و کۆی کەیسەکانی جنۆسایدی گەلی کوردستان نەخوازیین بە ئومێدیەوەی کە گەلی کوردستان وەکو گەلەکانی تر کە جنۆساید کراون بیر بکاتەوە کەیسەکانی جنۆسایدی گەلی کورد لە مەساحەتی میلەتەکەی و لە مەساحەتی نیشتیمانەکەی لە مەساحەتی کیانەکەی و کیانێکی یەکگرتوو دروست بکاوە هاوڵاتی و دەسەڵات پێکەوە ئاش بکاتەوە و سەردەم سێکتەرەکانی پڕکات لە خزمەت و لە ڕێگەی سێکتەرەکانەوە ئەم یادانە بکاتەوە لە ڕێگەی سێکتەرەکانەوە ئەم یادانە تەرجەمە بکات بۆ ژیانی عامی خەڵکی زۆر باش ئینشەڵڵا تەنیا ئەوەی کە بۆ ئەم کەیسانەوە بۆ قوربانیەکانی ئەکرێت تەنیا نزاو ئاهیواکان نەبێ یا ڕەبی هیممەتێک ببینرێت لەم بوارەدا جا دکتۆر فەرمان ئێستا باسی جووەکانت کرد بە ڕێزت و یەکێک لەو کەسانەی قوربانیانی کە کاتێک باسی جینۆسایدت ئەبینرێت زۆر باسییان لێکرد و ئەوەی کە زۆر لە ئێستای بەباشی خەریکن لەسەر جینۆسایدەکەی خۆیان ئەوەی بەسەریان هاتوو کاریان کردو وجدانێکی نێودوڵەتی زۆر بە هێزیان لە ئاستی خۆیانەوە ڕژاندووە بەڵام کاتێک باسی ئەمە ئەکرێت بۆ جووەکان لە ناوخوا نابینین دەنگی زۆر جیاوازیان هەیە بەڵام کاتێک دێتە سەر جینۆساید و ئەوەی کە بابەتی جووەکان و ئەوەی کە لە حەقیان کراوە هەمویان یەک دەنگن ئەمە چی بکەین ئێمەش لەناو ئێمەیە بکرێت بە خەمێکی گشتی خەمێکی یعنی نەتەوەی بێت ئەوەی کە باسی ڕنگ و دەنگی جیاواز بکرێت هەموو جینۆسایدێک کە ئەنجامەدرێ بەشێک لە ئەنجامدانی جینۆسایدەکە پرۆسەی لە نەتەوە خستن لە ئاین خستن لە هاوڵاتی خستن لە مرۆڤ خستنە بە جۆرە لە جۆرەکان دابڕینی ئەو کۆمەڵیان ئەو چینەیە لە ئاینەکەی لە کۆمەلگەکەی لە نەتەوەکەی لە خاکەکەی و تطبیقە بێ بەوەی کە جینۆساید دەکرێت جووەکان باش لەوە تێگەشتون ئەرمەنەکان باش لەوە تێگەشتون میلەتانی تری جینۆسایدکراو باش لەوە تێگەشتون کە ئەم پرۆسی لە نەتەوە خستنە بە ئەجەندە و بە ستراتیژەوە ئەنجام درراوە بە سوودفە نەبووە و جیاوازی نەکردو لەوەی کە ڕەگەزی چییە ڕەنگی چییە مەسەرەن لەناو ئەو نەتەوەی کە جینۆساید کراوان ئەو گەلی کە جینۆساید کراوە سەر بە چ قەبیلە و عەشیرەت و بنەماڵە و خێزانێکە ئەوان باش لەوە تێگەشتون بۆیە بۆ خزمەتکردن بەم کەیسانە ئەوان ڕنگڕێژی ئەم بابەتە بە ڕەنگی نەتەوە ڕنگڕێژەکەن چکە پرۆسەی نەتەوە و نیشتیمانسازیان هەیە بۆ ئەو بابەتە ئێمە نیمانە تا ئێستا ئێمە تا ئێستا وەکو پێم وتی کە میدیای نیشتیمانی ئەگەر هەبووایە دەیتوانی ئەمە تەرجەمە بکاوە بیداتەوە بە خەڵک بۆ ڕۆشنبیری گشتیمان پێ بدات چونکە لە ڕاستیە هەموو ئەوانە بۆ شاین هێشتا پڕ نەکراونەتەوە ئێمە نەمانتوانی وەکو میلەتانی تری جینۆسایدکراو لە ئاسی جیهان بیر لەم بابەتە بکەینەوە و بابەتەکە لە پرۆسی شخص و دەستە و گروپ و ڕنگ و حیزب و لایەن و بنەماڵە و ناوچەوە گەورەتر بکەین بۆ پرۆسەی نەتەوە و تا ئێستا ئەم کیانە نەتەوەی کە شەقار بووە لێک دوورکەوتونەتەوە نەمانتوانیوە ئەم کەیسانە بکەین بە باعیسی ئەوەی کە یەک بگرین و پرۆسەی نەتەوە سازی پێ دروست بکەین و یەکگرتووی لەناو نەتەوە و گەلی کوردلا دروست بێ ئەوان توانیوانە ئەمە بکەن بەداخەوە بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە داهاتوو ئەم ڕێگایە ڕنگڕێژ بکەین بە یەکگرتووی و بە پرۆسەی نەتەوە سازی بەڕاستی ئەنی تۆ کە چیتە دەرەوە ئەو مۆنومنت و مۆزەخانانە ئەبینیت تێگەی لەوەی کەوان بە بیرەوە بە ئەجەندە و بە استراتیژەوە بە پلان و بە بەرنامەی دروستەوە بیر لەم بابەتە ناکەنەوە بە میزاجی شخص و بنەماڵە و حیزب بیر لەم بابەتە ناکەنەوە هەر ناکۆکیشیان هەبێ وەلای ئەنێن
بۆی خزمەتی کەیسەکانان کە ئێمە تا ئێستا نەمانتوانیەوە بکەین و سبەبی ڕێیسیش خۆمانی ئەو جادەرەوە ئەگەر ئێمە نمانتوانێت لە پەروەردە جێی بکەینەوە لە زانستەکان جێی بکەینەوە بیکەین بە باعثی ئەوەی کە نەتەوەکەمان یەک بخەین و یەکگرتووی دروست بێ بەڕاستی نابێت لۆمەی دەرەوە بکەین و نابێت لۆمەی لایەنەکانی تر بکەین من ئەگەرەمە بۆ شعرێکی شاعری گەورەی گەلەکەمان نالی کاڵێ کە ئاوی کەوسەر بە وەگەنە بڵقی سەر ئاوی ئەگەر خاکی دامن بە وەگەنە تۆزی بەربادی بەڕاستی ئێمە هەر دەستگایەک هەر کەسێک هەر شخصێک هەر حیزبێک هەر خێزانێک بێ خزمەتی ئەم کەیسانە بکە ئەگەر ئەم شعرە بەسەرا تەطبیق نەبێ ئەگەر نتوانێت سادە بێ ئەگەر نتوانێت خزمەتی میلەتەکەی خۆی بکە بە گیانێکی خاکی و سادەیانە و خاکەڕایانە تێنەکەوشە لە هەموو مەجالەکانە ڕەنگە نتوانێت حەق بە مەسەلەکانمدا و ئەبێ بەو پەڕی شارەزایی و استراتیژی و بەرنامەوە ئیشی لێ بکە ببوورە ئەگەر شعرەکە تۆزێک بە هین خوێ دەبێتەوە بەڵام بەڕاستی ئەم پێویستان بەوەیە کە کیانی نەتەوە گیانی نەتەوە یەک بخەین ئەوەی من وەکو جواب پرسیار ئەمەڵێم ینی ئێمە ئەگەر بمانوێت ئەم بابەتی جینۆساید و ئەم کەیسانە بە زیندوێتی بێڵینەوە وەکو باس سەرەتا باسی پەروەردەمان کرد ئەبێ نووسەرەکانیشمان بێنە پێشەوە ئەبێ چەندین کەسی ڕۆشنبیرمان بێتە پێشەوە ئەم کەیسانە وردەکاری بۆ بکات بەشی بکات ینی بەڕاستی باوەڕمان ئەبێ باوەڕمان بەوە هەبێت کە توێژەرێکی دەرونیش بەشداری بکات لەم کەیس بۆ لەبەرەوەی چەندین کچ چەندین ژن کە گەڕاونەتەوە هەتا ئێستاش بڕۆ تراومان هەیە هەتا ئێستا ژۆ ترسە لە دڵیانەیە کەواتە ئەمە بەلایەنێک ئەم بابەتە چارەسەر نابێ ئەبێ هەمووی بەشدار کەواتە کەم نەڵم توێژەرێکی دەرونی هەتا گاتە سەر گەنجێکی شەکەر کەسێکی زدیمان بەرکە چۆن مامەڵی لەگەڵا بکەین چۆن وەکو خۆمان سەیریکەین چۆن لە خۆمانی گیانەکەینەوە باشە هەتا ئێستاش لە ناو کەمپەکانە هەندێکیان هەر ناگەڕێنەوە لە ترسار لەوێ نیشتە جێ وەکو کاکەم وتی بەگەرمە و بەسەرما 11 ساڵە ئاوا ژیانە بەنەسەست چەند گرنگە دکتۆرم بەرپرسیارێتی هەموو بیخێنە سەر شانی خۆمان نەیخێنە سەر شانی کەچێ بەتایبەت ئەرچی هەمومانە کە لەم بابەتەکان خۆی دەستگا تەشریعی و تەنفیزەکان وەکو باسمان کرد ئەبێ بەم ئەرکاستن چکەمە ئەرکی شخص نییە ئەرکی تاک نییە بەتەنها ئەرکی توێژەرێک نییە بەتەنها ئەرکی ئەکادیمیک نییە بەتەنها ڕەنگە بتوانین لێرە لەوێ خزمەت بکەین وەکو تاک وەکو هەڵی تاک هەر بکرێت نەک نەکرێت بەڵێ بەڵام نەشوەستاوین لە ئاسی تاک شتی باش کراوە بەڵام شتی دەستە جەمعی و حکوومەت و زمانحاڵی یاسا و قانون و دەستگا تەشریع و تەنفیزەکانی وڵات ئەتوانێت چ لە ناوخۆ چ لە دەرەوە خزمەتی زیاتر بەم کەیسانە بکە ئێمە ناکرێت هەموو اعتیمادێکمان هەموو گرنگێکمان لەسەر تاک بێ بەڕاستی چونکە تاک ڕەنگە نتوانێت و توانای محدودە ڕەنگە نتوانێت خزمەتێکی بەرچاویان خزمەتێکی گشتی بەم کەیسی تاوانانی جنۆسایدی گەری کوور بکە درێغیشیان نەکردەوە بەڵام ئەمە ئەرکی حکوومەتە ئەرکی دەستگا تەشریع و تەنفیزەکانە لە ناو لە دەرەوە لۆبی بکە لەناوە وەکووتمان بە بەرپرسیارەتی خۆی هەڵسێەوە ئەرکی خۆی جێبەجێ بکە بە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستن بە خزمەتکردن بە کەیسەکە لە دەرەوەش چ لە ئاسی نوێنەرایەتەکان چ لە ئاسی ئەکادیمیان چ لە ئاسی مێژوو تاریخ و سەلماندنی بۆ دەرەوە بۆی کەمە جینۆسایدە بێ لە دادگانە دەوڵەتەکان بناسێنرێ سزای لەسەر دروست ببێ و پاراستنی لەسەر دروست ببێ بۆ کیانێک کە ئێمە وەکو گەلی کورد و شوێرانی ئێزیدی کە جینۆساید کراوین و مافی قەرەبووشمان بۆ دەست بخرێ ئێمە نەمانتوانیەوە تا ئێستا وەکو دەسەڵاتی حکوومەت وەکو دەسەڵاتی یاسادانان چ لە ناوخۆ چ لە دەرەوە ئەم کەیسانە بکەین بە کەیسێکی ناسێنراوی واقعی کە هەموو مافەکانی تیا پارێزین بۆ گەلەکەمان و ئەوەش بەشی هەرە زۆری ئیمالەکە لە خۆمانەوەیە خەتاکە لە خۆمانەوەیە بەڵام نەچوە بچێت دەتوانین ئیشی لەسەر پێنج پرۆسەی جینۆساید ڕاستە ئاڵێن هەموو شێ من جینۆسایدێکمان لە بەردەستەوە جینۆساید هێشتا بەردەوامە بەڵام ئەلبەتە بۆ گەلی کورد بەڵام جینۆساید بەسەر ناچێت تاوانی جینۆساید هەم نێودەوڵەتیە هەم بەسەر ناچێت ئەتوانین ئێمە لایەنە حکومی و لایەنە یاسایەکان لە ناوخۆ لە دەرەوە ئەم کەیسانە بگەینمە بنبەست و گرنگە لە هەموو سێکتەرەکانەوە لا بکرێتەوە لەم کەیسانە بۆ ئەوەی خزمەتی بەرچاوی پێ بکرێت دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ بەیوایەوەی کە ئەم ساڵ بۆ ساڵی ئایندا بە کۆمەڵێک دەستکەوتی باشەوە هەم کارکردن لەسەر ئەم کەیسی جینۆسایدە هەم ژیانی ڕۆژانەی خەڵکی شەنگال و پێداویستیەکانیان و تەواوی ئەوەی کە مافی خۆیانە بۆیان جێبەجێ بکرێت هیوادارین ئاوا بێنەوە ئەمیان دەبێ ئەم بیرەوەریانە جارێکی تر گفتوگۆی لەسەرکەینەوە دووبارە سپاس بۆ دەستەکانە زۆر سپاس.